بەڵێ بێگومان گوتاری ڕق و کینە دیاردەیەکی جیهانیە لە تەواوی جیهاندا بەربڵاوە و نەتەوەی گرتوەکان چەند ساڵێک هەوڵەکانی چڕ کردوێتەوە بۆ بەرگاربوونەوەی گوتاری ڕق و کینار وەها وڵاتانی ناچار کردووە یان ڕێنمایی داوە لەوەی کە بە شێوەیەکی چڕ ڕوبەڕووی ئەم گوتارە ببنەوە کە بێتە هۆی پەرتەوازەیی و دووبەرەکی و دروستکردنی جەمسەربەندی لە تەواوی دنیادا و دەتوانین بڵین وڵاتانیش تا ڕادەیەک لە ڕێی چوونە نێو پەیماننامەکان و هەموارکردنەوەی یاساکانیانەوە دیسانەوە هەوڵیان داوە ڕوبەڕووی ئەم گوتارە ببنەوە بۆ قسەکردن لەسەر بابەتی گوتاری ڕق و کینە من میوانێکم یە شێخ ئیبراهیم بەرزنجی بەڕێوەبەری توێژینەوەی ئیرشادات لە وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گوتاری ڕق و کینە قسە ئەکەین. دکتۆر ئەم کاتت باش بێگومان وەک باسم کرد دیاردەکە دیاردەیەکی جیهانیە بەڵام هەرێمی کوردستان وەک شوێنێک بۆ پێکەوە ژیان و پێکەوە ژیانی ئاین و نەتەوە جیاوازەکان تا چەند لە هەرێمی کوردستانە ئەم دیاردەیە بەرچاوەکەوێت و چی کراوە بۆ بەرەنگاربوونەوەی گوتاری ڕق و کینە لەم هەرێمی ئێمە؟ بە ناوی خی گەورە و میهرەبان سڵاو لە بەڕێستان و لە سەرجەم کارمەندانی ئازیزی کەناڵەکەتان و جەژنەتان پیرۆز بێ و سڵاو ڕێزم بۆ سەرجەم بینەرانی کەناڵەکەتان هەیە و جەژنەی هەموو لایەک پیرۆز بێ ئینشاءالله. بەس بۆ ڕاستکردنەوەی پۆستەکەم لە وەزارەت ئێستا من لەو پۆستە نەماوم یاریدەری پشکنەری گشتیم لە دیوانی وەزارەتی ئەوقاف و کاتباری ئاینی بەڵێ گوتاری ڕق و کینە دیاردەیەکی مێژوویە. بەڵێ دیارە دەنجی دکتۆر بە باشی ناگاتە ئێمە هیوادارین هاوڕێیانمان لەوێ دەنجی ئەو خەلەلە چاک بکەنەوە بۆی بتوانین بەردەوام بین لە گفتوگۆکەمان لەگەڵ دکتۆر ئیبراهیم بەرزنجی. بەڵێ گوتاری ڕق و کینە هەروەک ئاماژەمان پێکرد کە دیاردەیەکی جیهانی و ئەمڕۆ هەژدەی مانگ نەتەوە یەکگرتوەکان دەستنیشانی کردووە لەسەر ئاستی دنیا بۆ بەرەنگاربوونەوەی گوتاری ڕق و کینە بێگومان لەگەڵ دەرکەوتنی تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک ئەنتۆنیۆ ئەگاتیرێس سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان ئاماژەی پێکرد دیاردەی گوتاری ڕق و کینە لە تۆڕە کۆمەڵایەتەکان زیاتر بەربڵاو بووەتەوە و تۆڕە کۆمەڵایەتەکان بوونەتەوە کارێک بۆ دروستکردنی جیاوازی زیاتر و زیاتر بڵاوبوونەوەی ئەم گوتارە لە سەر ئاستی دنیا. من لەگەڵ میوانەکەم قسە ئەەکەمەوە ئەگەر دەنجی باش بگاتە لامان دکتۆر ئەتوانین بەردەوام بین لە گفتوگۆکەمان. سڵاو ڕێز نازانم بە کوێ گوێتانە دەنگی من نەبوو من جەژنە پیرۆزی خۆم ئاراستەی کارمەندان و سەرجەم بینەرانی خۆشەویست کرد ئەوە پۆستەکەم ڕاست کردەوە منیستە یاریدەدەری پشکنەری گشتیم لە دیوانی وەزارەت. دیاردەی ڕق و گوتاری ڕق و کینە هەر لە مێژووەوە لەسەر گۆی زەویە هەیە و لە ناو ئاینەکانە بە تایبەتیش کە لە کۆی زەوین جاری وا هەبۆ سەری هەڵداوە بەرامبەر یەکتر و شەڕی خوێناوی لێکەوتوێتەوە بەرامبەر نەتەوەکان بەرامبەری بە یەکتر ئەو ڕق و کینەیە و گوتارە هەر هەبووە. بەڵام ئەگەر بینە سەر سەردەمیانەی ئێستەی باسی هەرێمی کوردستانیش بکەین بەپێی ئەو بەدواداچوونانی کە ئێمە وەکو ئیش و کاری خۆمان لە ڕووی ئاینیەوە و لە ڕووی نەتەوەییەوە لە هەرێمی کوردستان بەڵێ گوتاری ڕق و کینە هەیە بە تایبەتیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چونکە هۆکاری ڕق و کینە و یاخود گوتاری ڕق و کینە کە تێ لە کۆمەلگایەک سەرهەڵەدا هۆکاری هەیە هۆکارەکانشی ئەوەیە کە جاری وا هەیە ڕاگەیاندن ڕۆڵێکی باش نابینێ و ئەو میوانانە و یا ئەو بەرنامانە و یا ئەو استراتیژەی کە کاری بۆ دەکا واکە لە هاونیشتیمانیان زیاتر ڕق و کینەیان بەرامبەر یەکتر زۆرتر بێ و وەڵامی یەکتری بدەنەوە. کارێتتر لەو کارانە ئەوەیە کە جاری وا هەیە گفتوگۆ لە نێو ئاینەکانان نییە نزیک بوونەوە نییە یەکتر قبولکردن نییە. بەڵام خۆشبەختانە لەو سیکتەرەیە لە هەرێمی کوردستان الحەمدولله ئەو بابەتە چارەسەر کراوە وە کۆمەڵێک ئیشی جوان کراوە پار ئەم کاتە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کۆنفرانسێکی لەسەر گوتاری ڕق و کینە بە ئامادەبوونی نوێنەرانی سەرجەم ئاینەکانی هەرێمی کوردستان و عێراقیش و بەشداری چەند توێژەرێک و چەند ئەکادیمی و کەسانی پسپۆر لەو بوارە و بە چەند بەڵێن نامەیەک کۆتایی پێهات
و کارەکانی ڕاهێنانی مامۆستایانی ئاینی لە سەرجەم ئاینەکان لە وەزارەتی ئەوقاف وەکو استراتیژی حکوومەتی هەرێم بە بەردەوامی کاری لەسەر ئەوە کردووە کە گوتاری ڕقوچینە لەسەر مینبەرەکان لەسەر شوێنە پەرستنەکانی ئاینەکانی تر بە هیچ شێوازێک ڕێگە پێدراو نەبووە، بەڵام ئەو دراساتانی کە لە وڵاتان و لە عێراقیشدا بە تایبەتی بڵاو دەکرێتەوە بەداخەوە یونسکۆ خۆی بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە لە 16 وڵاتە تێستێکی کردووە بۆ بابەتی گوتاری ڕقوچینە لە 1960 هاونیشتیمانیانی ئەو وڵاتانە باس لەوە دەکەن کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تووشی گوتاری ڕقوچینەی تند بوونەتەوە، کەواتە بابەتێکە ڕەنگە مناڵی من بگرێتەوە، ڕەنگە مناڵی تۆ بکرێتەوە، ڕەنگە خودی خۆت لەسەر بوارێکی نەتەوایەتی، لەسەر بوارێکی حیزبی، لەسەر بوارێکی سیاسی ئاینی تووشت ببێ، بەڵام ئەوە بە هیچ شێوەیەک ڕفتاری ئاین نییە، هیچ ئاینێک هانی پەیڕەوانی نادا بۆ ئەوەی کە گوتاری ڕقوچینە بڵاوکەنەوە. ئاینی ئیسلامی پیرۆزیش لە قورئانی پیرۆزدا ئەفەرمێ وەقولوا للناس حسنا، و پێغەمبەرمان عەلەیهی السەڵات وەسەلام لە ژیانیا دوعای لە کەسێکی مقابل نەکردووە کە جیاواز بۆ بێ لە بیر و ڕایە یاخود لە نەتەوەیە یاخود لە ڕەنگە بگرە خەڵکی تائی بەبەردە وەڵامیاندایەوە ئەو خوێنەکەی دەسەر و دەفەرموو خوای هیدایەتیان بدەیت، وخوای گەورە لە شوێنێکی ترادا فەرمیایی والناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. پەیامەکانی دین واضحە، بەڵام بەداخەوە ئەو بابەتەی گوتاری ڕقوچینە جاری وا هەیە ئەو کەسانی کە ئەیانەوێ کۆمەلگاکان تێک بدەن یاخود ژیان لە کۆمەلگاکان نەهێلن یاخود بەرەو پێشتوونی کۆمەلگاکان لە ڕووی حەزارەت و لە ڕووی پێشکەوتنی ژیان و لە ڕووی ئاسوودەیی و ئەمانەوە کار لەسەر ئەو سکتەرە زۆر بە خراپی دەکەن. بەڵێ دکتۆر بێگومان ڕێژەیەک لە گوتاری ڕقوچینە لە هەرێمی کوردستانە بەرچاوەکەوێ بە تایبەتی لە دامەزرا و دەستگا میدیایەکان هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە بەرفراوانتری بەڕێزی پێ وایە خەلەلەکە لەکوێیە، یعنی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی پەیوەستە بە ئاینەوە و یاسا هەیە و هۆشیاری هەیە لەبارەی ئەم بابەتە و کۆڕ و کۆنفرانس و کۆبوونەوە و ئەم شتانش هەیە، بەڵام هێشتا گوتارەکە هەیە بەرچاوەکەوێت. پێت وایە خەلەلەکە لەکوێیە؟ لە ڕاستیدا لە ڕووی یاساییەوە بەداخۆی یەک یاسایەکەیە، یاسای سزادانی عراقیش مادەی 47 بڕگەی سێیەم باس لەوە دەکا کە هەر کەسێک هانی کەسێک بدا بۆ ئەو تاوانی کە ئەنجامی بدا هەمان سزای هەیە کە ئەو تاوانبارە تووشی ئەبێ، ئیتر هیچ یاسایەکی تر نییە. یاسای خراپ بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی شەیە دکتۆر کە ژمارەیەک بەرگەی تایە کە تایبەتە بە گوتاری ڕقوچینە لە هەرێمی کوردستان. بەڵێ ئەو یاسایە بە مباشری باسی گوتاری ڕقوچینەی تیا ناکرێ، بەڵام عێراق ئێستا خۆی لە هەوڵدانایە بۆ دانانی یاسایەکی تایبەت بە خیتابی کەراهیەت و وەستراتیژی بەرەنگاربوونەوەی خیتابی کەراهیەتیش ئێستا لە چەند دەستگایەکی عێراق کاری بۆ دەکەن و لە هەرێمی کوردستانە پێشەوەی کەوا پەرلەمان کۆتایی بە خولی خۆی بهێنێ محاولات هەبوو بۆ ئەوەی کە لە کوردستانیشا بابەتێک هەبێ بۆ بەرەنگاربوونەوەی خیتابی کەراهیەت، بەڵام سوالەکەی جەنابەت ئایا هۆکارەکان چی؟ هۆکارەکان زۆرن. ئەو خیتابی کەراهیەت خۆی تەبیعەتێکی هەیە، بەرزە بێتەوە ئاستەکەی پاشان دەخەوێ یاخود دێتە خوارەوە ئاستەکەی، لە کاتێکدا ئاستەکەی بەرزە بێتەوە کاتێک کە گوتارێک لە شوێنێکا بڵاو دەبێتەوە بە مقابلەکە هەستوا دەکا کە ئاینەکەی یانەتەوەکەی یا ڕەنگەکەی یا ئەو اعتقاد و بیر و باوەڕی کە ئەو پێیەتی مەقسەدی ئەوە بۆیە دەبینی لە سوۆشیال میدیا دەبینی لە ئەنواع و ئەشکاڵی ئەو ئەمرازانی کە لە بەردەست ئەو ئینسانەیە هەوڵەدا بە هەموو قووەتی خۆی وەڵام بداتەوە. ئەوە هیچێکە لەو هۆکارانی کە لە کوردستانە بەداخەوە سانسۆر لەسەر سوۆشیال میدیا نییە، لەسەر ڕاگەیاندن نییە، میوانەکان بە دقت هەڵنابژێرن بۆ قسەکردن و گفتوگۆکردن. جاری وا هەبووە لێدوانێکی کەسێک لە تۆڕێکی میدیایی بۆتە هۆکاری تێکدانی شیرازەی کۆمەلگا بۆ چەند ساتێک بۆ ئەوەی کەوا ئەو گوتارەی کە خەڵک وا تێگەشتووە کە گوتارێکی ڕقوچینەیە. ئەوە هۆکارێکە، هۆکارێکی تری هەیە کە هۆکاری دینیە، احتیمال دەکاتە سەر ئەو دەقە قەدیم و کتێبە قەدیمانی کە لە ڕابردوو نووسراوەتەوە. جاری وا هەیە کەسانێک بە مەبەست یاخود بە غێری مەبەست یا بە نەزانی یا بە غێر نەزانی
جاری وا هەیە ئەو وتارانەیان لەسەر مینبەر بێ لە سوۆسیال میدیا بێ لە دەرس و دەور بێ جاری وا هەیە سەیرەکە لەناو خودی دینەکەی خۆیان وەکو موسڵمانان جاری وا هەیە ئەبینی کە کەسیشان گوتارێک لە دشی بیر و باوەڕی یاخود پەیڕەوانی لایەنێکی تر دەدا دەبێتە هۆکاری بڵاوبوونەوەی گوتاری ڕق و کێرە. من بە شخصی خۆم زۆر جار ئەو بەرنامانەی کە لە سوۆسیال میدیا بڵاو دەبنەوە لە کەناڵەکانە ئەو کۆمنتانی کە لە ژێرەوە دەبینم 80 تا 85 کۆمنتی تاکی کوردی ئەرێنی نییە، یعنی ئەبینم کۆمنتەکانیان زۆر جار توندە بەرامبەر میوانەکە، بەرامبەر پێشکەشکارەکە، بەرامبەر کەناڵەکە. بابەتەکە بابەتێکی باشیشە، بەڵام ئەو بارگراوەندەی کە بۆی دروستکراوە لە ڕق و چینە لەسەر ئەو بارگراوەندی کە لە لای خۆی دایناوە هەر شتێک لەو شوێنەوە دەربچێ قوبوڵی نییە. بۆ نمونە لە کوردستانە بەرەنگاربوونەوە یاخود گوتاری ڕقوچینە دژ بە حکوومەت، هەر کەسێک لە حکوومەت بێ، هەر کەسێک سەرۆک وەزیران بێ، هەر کەسێک وەزیر بێ، هەر کەسێک حکوومەت بەرێەوە بەڕێ لای کۆمەڵێک خەڵک وای لێکراوە کە بۆتە نەریت لە کۆمنتەکانە لە سوۆسیال میدیایە ئەبینی ڕق و چینەیەکی زۆر دەرەبڕێ بۆ ئەوەی کە لە ناخیایەتی بەو ڕق و چینە. بۆ نمونە حکوومەت پرۆژەیەکی جوان بۆ هاونیشتیمانیان دەکاتەوە، بڕ کۆمنتەکان من دراسی 120 هەندێکی پەیوەندی بۆ ململانی سیاسیانە و جۆری ململانی سیاسیانە هەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە. بێگومان جەناب تەزانی لایەنی دەسەڵات هەیە و لایەنی معارەزەش هەیە، بەداخەوە بابەتەکە گەشتوتە ئێرەی هەنێ جار لە جیاتی با بڵێن ململانەی ئەوەی پێوترێ ململانەی شەریفانە و ینی ڕەخنەی بنیادنەر گەشتوتە ئەو بابەتەی کە جەناب پێڵەی گوتاری ڕق و کینە کە بەداخەوە کە بەم شێوازەیە. بەڵام من ئەمەوێ ئەوە ئاماژە بۆ بکەم ئێمەوەکو گەلی کورد بە درێژایی مێژوو خۆمان ڕوبەڕووی جۆرێک لە گوتاری ڕق و کینە بووینەتەوە بە تایبەتی لە دەوروبەر و چواردەوری خۆمان. پێتوانیە ئەمەش دیسانەوە ڕنگدانەوەی هەبووە لەسەر خەڵکی ئێمە و بەم جۆرە ئێسا بابەتەکە درێژەی هەیە کە لە ناو خۆمانە زیاتر خەریکی ئەم دووبەرێکی و دەربڕینی ئەم جۆرە گوتارەی. پرسیارێکی جوانە. ئێمە میلەتی کورد میلەتێکی نەهامەتی زۆرمان بەسەرا هاتووە، وەگەر مێژووی خۆمان بخوێنینەوە بە خۆمان نەک بە خەڵکانێکی ترکە لە دەرەوە مێژووی ئێمەی نووسیبێتەوە. لە باو باپیرانەوە بیستمانەکە ئێمە شەڕی نەتەوەیەتیمان لەگەڵا کراوە، شەڕی جل و بەرگمان لەگەڵا کراوە، شەڕی زبانمان لەگەڵا کراوە. ئەوە نەوە لە دوای نەوە وای کردووە کە ڕخوچینە لە دڵەکانە دروست بێ، بەڵام بۆ قۆناغ بە قۆناغ جاری وا هەیە نەهاتووەتە ئەکایەوە، جاری وا هەیە کاتی هاتووە و خەڵک دەری بڕیوە. و لە ڕووی ئاینیشەوە ئێمە جاری وا هەبووە ئەو شەڕە ئاینیانە کە لە وڵاتەکانە لە بینی نەتەوەکانە کراوە، کوردیش لی مەحروم نەبووە، جاری وا هەوە پشکی بەرکەوتووە. بەڵام من ئەوە بڵێم میلەتی ئێمە میلەتێکی جنێ و فرۆژ نەبوو، میلەتێکی زۆر زبان پارا و ڕێک و پێک و خۆی قەڵغان کردبوو بە کۆمەڵێک دابوونەریتی کوردەواری. بەڵام بەداخەوە لە چەند ساڵێکی زۆرنا لاینێکی سیاسی ئەو نەریتەی خستەنا و میلەتی کوردەوە کە جنێودان و تەشیرکردن و قسە بە یەکترکردن و بڵاوبوونەوەی گوتاری ڕق و کینە لەبەر مەقسەدێکی سیاسی گلاوەکانمان فێر ئەو بابەتە بوون. ئەجینا میلەتی کورد میلەتێکە دائیمان یەکتر قوبولکردنی زۆر پێخۆش بووە. ئەو بابەتانی کە پەیوەستە بە ئاین و نەتەوەوە هەموو نەتەوەیەک لە کوردستانە جێی بۆتەوە. ئێستش بەڵگەیەکە چەندین نەتەوە چەندین ئاین لە کوردستانە بە ئازادیانە ژیانە گوزارێنن، پەرستنی خۆیان دەکەن، بۆنەکانی خۆیان یا دەکەنەوە. لە پەرلەمانی کوردستانە نوێنەری ئاینەکان هەیە، نوێنەری نەتەوەکان هەیە، یاسامان هەیە لە کوردستانە باسی ڕێز و ئەرک و واجباتی هاونیشتیمانیان سەرجەمیان بەرامبەر نەتەوەکانی تر هەیە. لە کوردستانە ئەمەلمان هەیە کە ئەو بابەتە نەتوانێت کە بێتە جێگەی ناسەقامگیری هەرێمی کوردستان، چونکە استراتیژیەکەیە کە ئەویش بەرەنگاربوونەوەیە و خەڵکانێکەیە ئێستا کاری لەسەر دەکەن. کێلەوانە وزارەتی منە کە دائیمەن هەوڵەدەین شەترێکی کۆکەرەوەی بیر و بۆچوونە جیاوازەکان بین، ئاینە جیاوازەکان بین. ئەویش کاری حکوومەتە کە بەڕاستی زیاتر هەوڵ بدا کۆر، سیمینار، کۆنفرانس، ڕاهێنان بە پیاوانی ئاینی بەلاوان، بە گەنجان، بە قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان بکا بۆ ئەوەی کەوا ئەو نەریتە لە ناومانە هەبێکە یەکتر قوبوڵمان زۆر پێخۆشترە لەوەی کەوا گوتاری ڕق و کینە بەرامبەر یەکتری بڵاوکەینەوە. بەڵێ بەڕێز شێخ ئیبراهیم بەرزەنجی یاریدەری پشکنەری گشتی لە دیوانی وەزارەتی ئەوقاف
زۆر سپاس بۆ جەنات.